سەدان کەس دانیشتوون چاوەڕوانی وەرگرتنی هاوکاریەکانیانن لە دەستگای بەخشین. ئەم ئافرەتە کە خاوەنی منداڵی بێباوکە دەڵێت چەندین ساڵە مانگانە هاوکاری دارایی لە دەستگای بەخشین بەبێ دواکەوتن وەردەگرم و هاوکاریەکانی ئەو دەستگایە بۆ ئێمە مای ژیانەوە و دڵخۆشیە. تقریبا 3 سال زیاترە بەبێ دواکەوتن موچەی وەردەگرم هەر دەستخۆشیانێ دەکەم مەمنونیانم خوا خێریان بنووسی خوای گەورە پاداشیان داتەوە یا ڕەبی. پرۆژە و کاری سەرەکی دەستگای بەخشین دابەشکردنی هاوکاری مانگانەیە بەسەر خەڵکی هەژار و لێقەوماوی کوردستان. دایکانی خاوەن منداڵی بێباوک دەڵێن بەخشین بۆتە چەترێک بۆ منداڵانی بێباوک، ئێمەش بەردەوام دەست بە دوعاین بۆیان. هەموو سەرمانگان لە کاتی خۆی موچەکانمان وەردەگرین بەبێ دواکەوتن خوا جزای خێریان بداتەوە یا ڕەبی. بەو کاتەی ئێستا کە هیچ موچەیەک نییە لە کوردستان خۆتان ئاگادارن کەوا دەستگای بەخشین خوای ڕەبی جزای خێریان بداتەوە یا ڕەبی. لە هەموو کات ساتەکان موچەمان کە پێمان دەڵێ سەرمانگە تێوەتەوە لەو کاتە ئێمە موچەی خۆمان بە بەردەوامی وەردەگرین. ئێستا موچەی مانگانم وەرگرتیا اینجا ئەوەی پێم بکرێت لە اختیدارم بێ سەیکەمە سندوقەکە بۆ ئەوانەی غەزا کە دڵم پێیان دەشتی. تانیتمانکەوە ئێستا کە من خوێندکارم دەچمە مەکتەبەکرێ پاسم لە دابین کرایە کرێ مەکتەبم لە دابین کرایە کە ئەگەر ئێستا کەوان لەبە نەمدەتوانین لە خوێندەکەم بەردەوام بم. هەروەها یارمەتی داکمیاندا کاتوانیتان بژێ ژیانمان لە دابین کرد کاتوانیتان بەخێومان بکەن. ئینشاءڵڵا خوای گەورە خێریان دەنووسیت پاداش خێریان دەداتەوە. زۆر سپاسیان دەکەین. دەستگای بەخشین تەنیا لە ئۆفیسی هەولێر بۆ مانجی حەوت بڕی 50 ملیۆن و 500 هزار دیناری بەسەر 389 خانەوادەی بێباوەک دابەش کرد. دەستگای خێرخوازی بەخشین لە ماوەی ئەم 16 ساڵێک کە کاری ڕێکخراوی خێرخوازی دەکات لە هەرێمی کوردستان سوپاس بەخوای گەورە دەتوانم بڵێم زۆرترین کارەکانی 90 زیاتر لە هەرێمی کوردستان جێبەجێ کردو. بۆ نمونە لە ئێستادا ئێمە لەم هۆڵەدا ئەمڕۆکە 389 خێزانمان ئەمڕۆکە موچە پێدا بە بڕی 50 ملیۆن و 500 هزار دینار. دیارەوە هەموو مانگێک بەبێ دواکەوتن ئەم موچانە دابەش دەکەین کە ئەم مانگە تەنها لە شاری هەولێر 17 داکێتیم 17 خێزانی بێباوەک زیادیشی کردووە. بۆیە بەڕاستی کاروبارەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان وەکو خۆی دەڕوا وەکو کە لە ساڵەکانی ڕابردوو جێبەجێ دەکرا. بۆ نمونە ئێمە هەر لەم مانگەدا 100 کەسمان هەر لە ئۆفیسی هەولێر هاوکاری کرد بە بڕی 15 ملیۆن دینار بۆ هەر خێزانێک 150 هزار دینار و خانوویەکمان لە هەولێردا بە ما خێزانێکی بێباوەک کە لێرکوانە موچەی هەیە خانوویەک کە بە بڕی 3 دەفتەر دۆلارمان کردی نەوماڵی کاملماندانە و بۆمان دابین کرد و تەسلیمی ئەو دادەیەمان کرد و جگە لەمانە 3 خانی تور و ئێستا لە ئیشکردندا و تەواو بکرێت بیدەین بە خانەوادەی بێباوکان و دابەشکردنی سەبەتی خۆراکمان هەوە لەو مانگەدا. گروپ و خەڵکانێک هەن بەبێ زانیاری یاخود بە مەبەستی چاواشەکاری لەم کاتی بەڕێوەچوونی کەمپینی هاوکاری بۆ خەڵکی لێقەوماوی غەزا دەیانەوێت دەستگای بەخشین تۆمەتبار بکەن بەوەی هاوکاری ناوەخۆی هەرێم ناکات لە کاتێکدا کار و پرۆژەی سەرەکی و بەردەوامەکانی بەخشین بۆ ناوەخۆ و خەڵکی هەرێمی کوردستانن و مانگانە دەیان ملیۆن دینار بەسەر بێباوکان و خەڵکی هەژار دابەش دەکات. ئەمە سەرباری کڕینی خانوو و ماتۆرسکیل و کورسی شەحن و خۆراک و دەیان پێداویستی دیکە بۆ خەڵکی شایستە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.